دۆخی هەرێمی کوردستان پرس زۆر هەڵدەگرێت بەدەڕ لەو شەڕانەی کە لە سنوورەکان و هەروە ناکۆکیەکان و ئەو هێرشانەی کە ناوبەناو دەکرێتە سنوورەکانی هەرێمی کوردستان و لە چەند شەوی ڕابردووشدا کرایە چەند ناوچەیەکی سنووری هەولێری پایتەخت لەگەڵ ئەم هەموو پرسانەیە دۆخی ژنان بەدەرنین لە دۆخە هەموارەکان دەو ڕەوشە گرژی و ئاڵۆزیەی کە هەیە دیارە ژنان تا ئێستاش لە نێو کۆمەڵی کوردیدا لە ژێر پاساوی جیاوازدا ژیانیان لە مەترسیدایە دەکوژێن کە دیارە ئەم بابەتە لەلایەنە پەیوەندیدارەکان و هەروەها بەرپرسانی حکومی لە ئەستەباڵەکاندا بە هەموو شێوەیەک ئیدانە دەکرێت هەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە پیاوێک هەستا خێزانێکی چەند کەسی کوشت لەگەڵەوەی کە یەکێکیان لەوانە هاوسەری خۆی بوو لەسەر ئەم بابەتە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو هەستا بە دەستگیرکردنی تۆمەتبار لەگەڵ ئەوەی ئیدانەی کوشتنەکەی و تاوانەکەی کرد باسیشی لەوە کرد لە ڕاگەنرا و پامێکی فەرمی خۆیدا لە تۆڕی کۆمەڵاتی کە ئەو تاکو لەو پۆستە و هەر پۆستێکی دیکەی حکومی دابێت و هەر جۆرە دەسەڵاتێکی هەبێ ڕوبەڕووی ئەم جۆرە تاوانانە دەبێتەوە لە دژی کوشتنی ژنان دەبێت من لەسەر ئەم بابەتە و دۆخ و ڕۆشی ژنان باشەوەیکی گشتی لە هەرێمی کوردستاندا چۆنە من میوانێکم دەبێت میوانەکەیشم بەڕێز ئاڤان فارسا کە بەڕێزیان ئەندامی هاوپەیمانی ژنانی کوردستان و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی من دەبن دووبارە سپاس ئاڤانخان بۆ ئامادەبوونت لە ئێستادا دۆخی ژنان لە هەرێمی کوردستانە ئێوە چۆنە بینن دەستخۆش سپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر باسی ڕەوشی ژنان بکەی هەر لە ئامارەکانی کوشتنی ئەم سێ مانگ چوار مانگەی ڕابردوو دەرەکەوێتە دۆخێکی زۆر ناهەموارە ڕێژە و هەروەها داتای کوشتنی ژنان ڕوو لە هەڵکشاندایە بە بەراورد لەگەڵ سەرەتای ساڵی ڕابردووە و جۆری تاوانەکان زۆربیان تا ئەو تاوانانن کە بە شێوازێکی زۆر دڕندە کراون بەشێکی زۆریان تەنها لەبەر ئەوەی کە ژن بوون و کێشەی خێزانی یاخود گفتوگۆیەکی وایان هەبووە کە ڕەنگە بە شێوازێکی دیکە بکرایە چارەسەر بکرایە بەڵام ئەوەی کە لە نێو کەیسەکان بینیمان هەروەکو ئەو ڕووداوەی دوێنێ کە نزیکترینیانە لە چەند شەماڵ ڕوویاوە هەروەها لە چەند هەفتەی ڕابردووش لە شاری هەولێر کەیس هەبووە پیا بە شێوازێکی ئەوە نەدڕندانە هێرشی کردوتە سەر ژنەکەی کە سەری لێ کردوتەوە یاخود سەری بڕیوە شێوازەکان هەمووی شێوازی زۆر دڕندن ئەمانە پێمان ئەڵێ ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان ڕەوشێکی نالەبارە کەیسەکانی کوشتنی ژنان ڕوو لە هەڵکشانایە و شێوازی کوشتنەکانی شێوازێکی دڕندانەیە و ئەو کەسانەی ئەو تاوانانەیان ئەنجامداوە بەشێکی زۆریان کەسانێکن چۆن ئەڵێ پلانیان داناوە بۆ کوشتنەکان لەبەر ئەوەی کە ئەو جۆرە تاوانانە یاخود ئەو شێوازەی کە ژنەکانیان پێکشتووە شتی ئەوە نین بۆ نمونە هەرەمەکی بەیان لاوەکی پلانەکە دروست بێ کەواتە ئەمە جێگای ئەوەیە کە نەک ئیدانەکردن بەڵکو پێویستمان ئێمە بەوەیە کە هەڵمەتێکی نیشتیمانی زۆر گەورە ڕابگەێنین بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان بە تایبەتی کوشتنی ژنان باش بە بەردەوامی دەوترێت لە هەر بوارێکا بێ ئاڤانخان لە هەر سێکتەرێکا بێ کە جۆرێک لە بابەتێککە بینین پرسێکە بینین کە بە دڵمان نەبێ هەمیشە باز لە پێویستی دەکرێت بۆ ئەنجامدانی بۆ ڕوبەڕووبوونەوەی پرسێکی نەخوازرا و بەڵام بۆچی هەنگاوی جددی بۆ نانرێت لە پێویستیەوە لەوتنە و لە وتار و دروشمەوە بکرێت بە فعلی بکرێت بە شتێکی کردارەکی ئەم پێویستیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم توندوتیژیانە چۆن دەکرێت بۆچی تا ئێستا ئەمە نەکراوە بەپێی پێویست دەسەڵاتی باڵای هەرێمی کوردستان هەر دامەزراوێکە هەر شوێنێکە هەر دەنگێکە هەر ڕەنگێکە ئەبێ پرسی تونوتیژی ژنان بەرەنگاربوونەوەی کەیسی تونوتیژی و کوشتنی ژنان بکاتە ئەولەویەتی کارکردنی لەبەر ئەوەی کە تۆ کاتێک کەیسەکانی کوشتنی ژنان
وەکو قەزیەکی مرۆیی مرۆڤ دۆستی سیرکەی لەبەرەوەی کە ئەمە زیانێکی گەورەیە بە ڕەوشی مرۆڤایەتی لە دەستدان یاخود کوشتنی ژنێک نابێت کەیسێکی ئاوا ئاسایی بێ و تێپەڕێت وەکو هەر پرسێکی دیکە بیری لێ نەکرێتەوە بەداخۆ لە هەرێمی کوردستان پرسە سیاسی و ئابوووریەکان زیاتر ئەولەویەتیان پێ ئەدرێ زۆر جار ئەبینین کە قەیرانێکی ئابووری هەیە یاخود قەیرانێکی سیاسی هەیە پەلە ئەکەینەوەی کە کۆ ببینەوە نزیک ببینەوە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە بکەین بەڵام بەداخەوە من ئەڵێم لە سەرەتای ئەم ساڵا ئێمەکە بینیمان ڕێژەی کوشتنی ژنان زۆر زیادی کردبوو و بەر لە هەشتی مارس و دوای هەشتی مارس ئێمە لە هاوپەیمانی ژنانی کوردستان زنجیرەیە گرتبوونەوەمان لە هەولێر و سلێمانی و شارەکانی دیکە ئەنجامدا بەیان نامەیەکیمان هەبوو چەندین خاڵی تیابوو لەمانەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی باڵای ئەم وڵاتە هەموو لایەنەکان ئەبێ ئەم پرسە بە هەند وەرگرن بەڕاستی ناکرێت و هەموو ڕۆژێک لەگەڵ ئەوەی کە ڕۆژێکی نوێ دەست پێیەکە چەندین کەیسی کوشتنی ژنت هەبێت و هەوڵی ئەوەی کە هەیە وەکو ئیدانەکردن بەیان نامە یاخود هەوڵی ئێوە کە باسی لێوە دەکەیت جێگە دەست لایەنی پەیوەندیدار لە ئاستی باڵا حکمی لە ئاستی باڵا کە جەنابە باسی لێوە دەکەی ڕەتفعل کاردانەوە یاخۆت هەنگاوی بەرەو پێشچوون و پێشوازیکردنیان لەم داوایانە چییە؟ ئەمان هەمیشە لە نزیک بوونەوە لە بۆنمونە ئەو بۆنانەی تایبەتە بە دۆزی ژنان ئێمە بەڵێنی زۆر جوان ئەبینین زۆر جار کۆمەڵێک وتاری زۆر باش ئەبینین بەڵام ئەوەی زۆر گرینگە ئەم هەوڵانەی کۆ ببێتەوە بەڕاستی ناکرێت تەنها لایەنێک یاخۆت کەسێک ئەم پرسە بۆی کە خۆی باوەڕی پێێتی بیگرێتە ئەستۆ و کاری لەسەر بکە ئەم پرسێکی مرۆیە پرسێکی نیشتیمانیە پێویستی بەوە هەیە هەموو لایەنەکان پەرلەمان حکوومەت وەزارەتەکان لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکان بەیەکەوە کار بکەیت بۆ ئەوەی کە هەڵمەتێکی درێژخایەنت هەبێ تەنها لە کاتی کوشتنی کەیسێک نا تەنها لە کاتی بۆنەکان نا ئەبێ ئەم دۆزی ژن قەزیەی ژن پرسی کوشتنی ژن ڕۆ بچێتە نێو سێکتەرەکانەوە بەڕاستی بە شێوازێک کاری لەسەر بکرێت کۆتاییەکانی مانگی دوو سەرەتای مانگی سێ بوو سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆرە ڕێواز فایق کۆنفرانسێکی تایبەتی ساز کرد و بەشێک لە ڕێکخراوەکانی ژنانی تێدا بوو ڕۆژنامەنووسانی تێدا بوو چالاکانی بواری ژنانی بە شێوەیەکی گشتی لە کۆنفرانسەکە ئامادە بوون سەرۆکی پەرلەمان باسی لەوە کرد کە ڕێکخراوەکان وەکو خۆی وەکو سەرۆکی پەرلەمان داوای لێ کردوون راپۆرتی تایبەت لەسەر پرسی ژنان ئاڕاستەی پەرلەمانی کوردستان کەن ئەوان خۆیان بەپێی پێویست هەنگاوی جدیان بۆ ئەم بابەتە نەناردووە تا ئێستا راپۆرتێکی گشتگیریان ئاڕاستەی پەرلەمان نەکردووە بۆچی ڕێکخراوەکان ئەمەیان نەکردووە پێتان وایە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوان بە شێوەیەکی گشتی کە ئەمە پێم وابێ پرسی زۆربەی هاوڵاتیانیشە کە زۆر ڕخنە لە ڕێکخراوەکانی ژنان دەگرن بەپێی پێویست ناتوانیوە کار لەسەر ئەم بابەتە بکەن خواستی ژنانی کۆمەڵی کوردی بگەێنە پەرلەمانی کوردستان ئەزیز ڕوبەڕوونەوەی تونوتیژی دژ بە ژنان یاخود بەرەنگاربوونەوەی تونجوتیژی دژ بە کوشتنی ژنان تەنها ئەرکی ڕێکخراوەکانی ژنان نییە ئەرکی خودی پەرلەمانە پەرلەمان ئەبێ بە یاسای کراوە بە یاسای سەردەمیانە ڕێگری بکە لە کوشتنی ژنان من بۆ بەرچاوڕوونی بینەرەکان هەروەها بۆ سەرۆکی پەرلەمانش ئێمە پەیوەندێکی زۆر پتەومان هەیە لەگەڵی هەر پێش چەند هەفتەیەک خودی هاوپەیمانی ژنانی کوردستان پاکێجێکی تایبەتی لەسەر شێوازی هەموارکردنەوەی یاساکان هەروەها ئەو کەلێن و ئەو بۆشایانی کە لە نێو یاساکان هەیە لە هەرێمی کوردستان پێشکەش بە سەرۆکی پەرلەمانی کوردستان کراوە
ئەو لە نزیکەوە هەماهەنگی و هاوهەنگی خۆی دەربڕیوە و لەلایەکی ترەوە کە باز لە خەڵک ئەکرێت ئایا خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێکی لە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و هەموو ئەو ڕێکخراوانەی کۆمەڵی مەدەنی کە کار بۆ یەکسانی جەندەری ئەەکەن بەڕاستی ئێمە بیریشمان نەچێت من کورسات بە سەکۆیەکی زۆر یەکسان خوازانەدا ئانێم بۆیە و قساکەم کۆمەڵێک لایەنیشان خەریکن بەهۆی ئەو گوتارە پڕ لە ڕقوکینەی کە بەرامبەر بە ڕێکخراوەکانی ژنان ئەیکەن هەوڵ ئەدەن پرسە سەرەکیەکە بەلا ڕێدا بدەن پرسی کوشتنی ژن ببێتە ئەوەی کە تەنها ئەرکی ڕێکخراوەکانی ژنان بێ نەخێر تەنها هەرکی ڕێکخراوەکانی ژنان نییە ڕێکخراوەکانی ژنان بێتە پردی پەیوەندی بۆ گەیاندنی کێشە و گرفتەکان لە هەرێمی کوردستان هیچ بودجێکی تایبەت و تەرخانکراو نییە بۆ ئەوەی کە بەرەنگاری تونوتیژی بینەوە ئێمە بەڕێوبەراتیەکانی تونوتیژی دژ بە خێزانمان هەیە ئەنجومەنی کاروباری خانمان و گەشە پێدانمان هەیە کۆمەڵێک لایانی دیکەمان هەیە بەڵام ئەمانیش زۆر جار بوونەتە قوربانی ململانەی سیاسی بوونەتە قوربانی نەبوونی بودجەی پێویست بوونەتە ئەوەی کە قوربانی ئەو خطابە یاخود ئەو گوتارە پڕ لە ڕقوکینەیە کە وەکووتم بۆ لە بەرامبەر ڕێکخراوەکانی ژنان ئەکرێ بۆ ئەوی پرسە سەرەکیەکە لە بار بردێ کە پرسی کۆمەلگایە پرسی یەکسانیە ناکرێت تۆ کاتێک تەنها من ئەوەی کە خۆم بە سەرقەڵم لە لای خۆمم تۆمار کردووە لە ماوەی چەند مانگی ڕابردوو 25 ژن بە دڕندان نەتری شێوە کوژراون تەنها تۆ ڕێکخراوەکانی ژنانی پێتۆمەتبار بکەین نەخێر کاری زۆر زۆر جددی کراوە هەڵمەتی زۆر زۆر باش کراوە بەڵام وەکوتم هەماهەنگیەکە پێویستی بەکاری زیاتر هەیە پێویستت بەوە هەیە کە تۆ لە ئاستی باڵاوە گوێ لە دۆزی ژن بگیرێت کار لەسەر ئەوە بکرێت کە نە تەنها لە کاتی ئەوەی کە ڕووداوێک ڕوئەدا ئەمەوێ باز لەوەش بکەم تۆ لە کۆمەلگای کوردستان ئێمە لە ڕووی یاساییە هەنگاوی زۆر زۆر باشمان هەیە یاسای زۆر پۆشکەوتومان هەیە بەڵام لێم بپرسە ئەو بربەستانە چین کە تۆوا ئەکات هێشتا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی تەقلیدی بێ ژن کوشتن تایە بەردەوام بێ جێبەجێ نەکردنی یاسا پرسیارێکم ماوە ئەم پرسیارم هەڵگرتو بۆ زۆر قسەکانمان سوپاس دەکەم بەڵێ بربەستەکان یاسا وەک خۆی جێبەجێ ناکرێ مەکتەبی کۆمەڵایەتی پارتە سیاسیەکان هێشتا ڕێگرن لە بەردەم دادگا زۆر جار بێلایەنی خۆی لە دەست ئەدا هەبوونی چەک هێزە ئەمنیەکان ئەم لایەنانەی کە چەکیان پێیە بۆ پاراستنی وڵات بۆ مەسلەی ئاسایشی و ئەمن بەڵام بەداخەوە زۆر جار کە ئەو چەکانە کە بەشێکیان هەیە هی لایەنەکانە هێزە ئەمنیەکانە یاخود لایەنی دیکەیە بوونەتەوە مۆتەکەیەکی دیکە بەسەر ژنانەوە لەبەر ئەوەی کە ئەم کەسانە خۆیان لاوازن خۆیان کەسی ئەوە نە بەتوانانین بەڵام بە زەبری چەک ئەمە زۆر زۆر گرنگە داواکاری من هەیە لە جێگری سەرۆکی حکوومەت کە زۆر بەتەنگ ئەم پرسەوە هەیە هەروەها لایەنەکانی دیکە لە نێویاندا بڕۆن دەست ببەن بۆ هۆکارە سەرەکیەکانیش چەک بۆچی بەدەست هەموو کەسەوەیە بۆچی لایەنە ئەو کەسانەی لە هێزە ئەمنیەکان کارەکەن بەدەر لە دەوام یاخود لە ئەرکی خۆیانە چەکەکانیان ئەبەنەوە ماڵەوە و بەکاری ئەهێنن بۆ ئەو ڕوودا و حاڵەتانە ئەمانی کە جەنابە باسی دەکەی هەمووی هۆکاری زۆر لۆژیکین هەمووی ئەو قسانن کە بەردەوامی ڕێکخراوەکانی ژنان چالاکانی بواری ژنان باسی لێواکەن دیارە هەر لە دوێترین ڕووداوە گەر باسی لێوە بکەم ئەو ڕووداوی چمچەماڵ بوو کە پیاوێک هەستا بە کوشتنی خێزانێک لە نێویاندا خێزانەکەی خۆی بوو لە بەرامبەر ئەم کارەدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەبانی خۆش باسی لێوە کرد چەند جارێکە ئەو باز لەواکە کە ڕوبەڕووی هەموو هەوڵێکە بێتەوە کە هێرش بکەنە سەر ژنان توندوتیژی بەرامبەر بە ژنان بکەن کوشتنی ژنان جۆرە جیاوازەکانی ئەم پەیامە چۆن لێکدانەوەی بۆ دەکەن ئێوە پەیامی دیاریکراوتان بۆ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چییە کە ئەو لەو ئاست و پۆستە باڵای حکوومەتدا بێ پشتیوانی ژنان کە هیچ هەوڵێکتان ڕاستەوە خۆ دایرێک توانیوە لە ڕێگەی خۆتان و ڕێکخراوەکانەوە بگەێنن بە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە
بەڵێ ئێمە لە مانگی نۆڤەمبەرە بەر لە دەستپێکردنی هەڵمەتی بەرەنگار بوونەوەی تونوتیژی هەم گروپێکی ڕۆژنامەوانی هەم گروپێک لە ڕژنانی چالاک لە ڕێکخراوەکان بە هاوکاری بەشی جەندەر لە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی زۆر چڕ و تێر و پڕمان کردووە لەویا خاڵی زۆر باش ڕوژێنراوە کاری زۆر هەنگاوی زۆر باشراوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم کارە وەکوتم پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی درێژخایەن هەیە چۆن ئێمە کارەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کارەکەین بۆ جەنگی دژ بە داعش یان لایەنەکانی دیکە ئەبێ بەم جۆرە کار بکەین بۆ بەرەنگاربوونەوەی تونۆتیژی لەبەر ئەوەی کە خەریکە لە دیاردێ ناتوانانی بڵێ حاڵەتە کوشتنی ژنان بەڵکو دیاردێ لە بەرەوەی کە ڕۆژ لە ڕۆژ زیاترەکە من کاتم لە لایەکی دیکە خەریکە ئاڤان هەوڵ دەدەم گرجارێکی دیکە لەسەر پرسی ژنان کارم کردەوە جنابەت لەسەر ئەم پرسە بانکەمەوە بەڵام گەر بکرێ بە کورتی پەیامەکەی جێگری سەرۆکی حکوومەت چ سەپۆرتێک ئەیا بە ژنان بە ڕێکخراوەکانی ژنان هەنگاوێکی زۆر باشە باوەڕبوون بەو پرسە ئەوەی کە زوو بیتە زەرخەت ئەمە بۆ خۆی هەنگاوێکی زۆر باشە بەڵام ئەبێ ئەم هەنگاوە گشتگیرتر بێ شۆڕ بێتەوە بۆ دام و دەستگاکان بۆ دامەزراوەکان بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی کە بەیەکەوە کار بکەین بۆ بەرەنگار بوونەوەی تونوتیژی ژنان ئەم پرسە بکەینە پرسێکی نیشتیمانی و جێگای دەستخۆشیە هەوڵەکەی جێگری سەرۆکی حکوومەت هەنگاوێکی زۆر باشە بەڵام ئەبێ کاریش بکەین بۆ ئەوەی کە بکوژان دەربازیان نەبێ لە سزای توند بدرێن تەنانەت بکرێت دادگاکان ئەگەر بە ئاشکراش بێ بۆ ئەوەی ڕای گشتی لە بەرامبەر پرسی تونوتیژی بوو ڕوژێنین و کاتێک بینین هەواڵێکی کوشتن هەیە بیرمان بۆ ئەوە نەچێ ئەمە تەنها چەند ڕۆژێکە هەواڵە و دواتر کاتەکە بەسەر ئەچێ و بکوژەکان لە سزا دەربازیانە بەڵێ ئاڤان من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمان میوان بووی دیارە پرسەکە و بابەتەکە قسەی زیاتر هەڵدەگرێت من دووبارە سپاسی بەڕێز ئاڤان فارس دەکەم کە بەڕێزیان ئەندامی هاوپەیمانی ژنانی کوردستان بوون و ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە سەرپرسی ژنان دۆخی ژنان میوانی من بوو